دشبا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي ايشا زاغروسان مزين بقاسي بجن آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دم آوا خوش ببینین هجا دیسا برنامه شبا هجرانی دیسا جی ام بهورنه دیسا جی هولدانا کشکش کرنا ازمونو تجربه کدن ازمونو تجربه کدی چارچویا گورانو حسنانو هولدانا در برینه که سخت در برینا ایشو آزارانو برجسته کرنا گلک خونان بلی میوانی من یه بی برنامه پیکرداش کرد زیرک میرا بخیر هاتی زور سپاس زور سپاس پر خوشحالم زیرک بگومان من زور خوشحالم يعني مثلا پیکرداشی یجی پرسک چارچویا هنرمندی و شیوکاریه ده و رنگ يعني د جهانا شیوکاری و هنرمندی کردان ده بلکه هری کم پیکرداشیه يعني قال جرام برود برسامي بيجن جارنا نابك تيقوتن دناف تيقوتن سيناف تيقوتن راستا او بو صايب تنهو كاريك هي براستي يعني بشويش قشتي ببينيني من ككورت خاون كيانيكي سر بخونه بولا سرتاوا او يكي كلا قرفتها قورا كان براستي يعني اگر لباكور بو بيت البيت صلاتي كبوني هشتو هنرمنديكي كورت پێڕابگات و هونەرمەندێکی کورد بە ئازادانە کار بکات بێگومان ئەلێرە حکوومەتی بەعس و سەدام حوسێن هەبوو هونەرمەندێکی کورد نەی ئەتوانی و بەدوای بەم ئەخیرانە ساڵانی ئەخیر تەنان لە سەردەمی سەدام حوسێن هەر هونەری پەیکەرتاشی قەدەغە کرا جان يعني بۆ قەدەغە کرد پێی وا بوو کە کارێکی جگە لە پەیکەری خۆی نەبێت هەموو کارە هونەرەکانی تری قەدەغە کرد بەڕاستی کە پێی وا بوو کە هەمیشە لە هونەری شێوەکاریدەوە بە تایبەتی لە هونەری پەیکەرتاشیدا بوعد هەیە لە پشتەوە تعبیر هەیە ئاماژە هەیە ئەو هەمیشە هەموو سیستەمەکان ڕژێمەکان لەو هونەرە ئەترسن بەوەی کە ئاماژەیەک و مانایەکی تر لە پشتیەوە هەبێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تر ئەوەیە کە ئێمە لە چوارچێوەی ئاین زۆر تەسیری هەبووە لە ئاینی ئیسلامە و هونەری پەیکەرتاشی هونەرێکی زۆر خۆشەویست و مەحبوب نییە ئەمەش دیوێکی تری کە ئەوش یەکێکە لە هۆکارەکانی تر بەڕاستی بەڵام خۆشبەختانە ئیستا تەوشمێک هەیە و ئیستا کۆمەڵێک هونەرمەندی زۆر باشن کە کاری هونەری پەیکەرتاشیەکەن و گەشتبینم کە لە ئایندەیە ئەم هونەرە هونەرێکی زۆر باش و سەرکەوتوو بێت تەنانەت چواردەور و وڵاتانش بگرێتەوە کە هونەری کوردی بێت زیرەک ئەم بێژن ڕوودان و کاریسات و ئێش و جینۆساید و بگشتی یعنی بێژن ڕەوشا کوردان یاکو ئەم بخۆشی ینی شاهدێ گەلەکان جوانن گەلۆ د پەیکەرتاشیەدا حتانی ڕادەیەکێ یا حتا کیژان ڕادەیە هاتی بەرجەستەکردن و کارئانی والله بە شێوەیەکی گشتی بێژن با خەڵکێ هەر بوو یەرێک پەیکەرێک هەیە و بڵێ مەبەستەوەی بۆ هەر تراژیدیایە کە وەکو جۆرێک لە مینۆمنت هەبێت یاخۆی وەکو جۆرێک لە ممۆریاڵێک هەبێت وەنیا بێگومان کار کراوە بەڵام کارەکان بە ئەندازی ئەو کارە ساتارە نین بەسەر کووردا هاتووە باڵ و ئەو بێگومان چکە لەبەرەوەی کە کارەساتەکان ئەوەنە زۆرن ئەبێت هەموو جادە و هەموو سەر سوچ و کۆڵان و ناو گەڕەکەکان ئەبێ هەمووی بکەین بە مینۆمنت ئەگە کار لەسەر ئەو بوارە بکەین بەڕاستیەکەی بەڵام هەوڵ هەیە هەوڵی باش هەیە و گەشتبینم لە ئایندەیە پرۆژەی باشتر و چاکترەکرێت بە تایبەت بۆ ئەو کارەساتانی کە یا ئەو خود جینۆسایتانی کە بەسەر کووردا هاتووە ئێستا مەسەلەن بێژن ئەگەر مرۆڤ بەحسا سلێمانی بکە بەڵێ ینی لەو کۆلانێن کووت و دەرباری وان قسە دەکە و حتا کیژان ئاستی ینی مرۆڤ دکارێ ڕاستی پەیکەرێن هونەری بکارێ بەڕاستیژی ئەو تشتا کو بۆ وێ هاتی دانین دەرببڕێ هەتانی کیژان ڕادی مرۆڤ دکارەوە یا مناقەشە بکەین
وڵا بێگومان چکە پێم وایە شاری یان پێشین بەسا ڕێژەیە بکەن گەلو ینی لە مەدانەکان و ئەم ببێژن لە ساحە و ئەم ببێژن بەخچە و حەدیقە و ئەو تشتانە جێ خۆ دەگرن یان بێگومان من پێم وایە لە باشوور و لەم چوار هەرێما یاخود لەم پێنج شارە پارێزگایی کە لە باشوور هەیە ئەگەر هەڵە نەبم یاخود زیادە ڕەوی نەبێت زۆرترین کاری هوەری و زیاترین کاری پەیکەرتاشی یاخود پەیکەرسازی لە شاری سلەیمانیە بەڕاستیەکەی ئەویش محیتەکەی وایە یاخود جوگرافیەکەی وایە کە هەمیشە مناسباتی هوەری هەمیشە تەوژمێکی هوەری هەمیشە گەرم و گوڕیەکی هوەری بە تایبەت لە سلەیمانی جیاوازتر لە شارەکانی تر بەردەوام ئەم جوڵەیە هەیە و دڵخۆشم بۆی کە بەشێکی زۆر لە کاری هوەری لە شاری سلەیمانی هەیە و هیوادارم زیاتر بێ بەڕاستی بنسبەتی یعنی ئەها مەسەلا شێوەکاریە و تابلۆ و کەڤال و مرۆڤ فێم دەکەی یعنی ببێژن ئەو کابرای شێوەکار پلانێک سەریوی دەی دەچێت هەر ڕەنگ هەن و فرجە هەیە و بنسبەتی پەیکەر فکرە چاوا دروست دەبێت بێگومان فکرە هەروەکو هەمان شتە بێگومان چۆن شعرێک لە دایک ئەبێت چۆن ڕۆمانێک لە دایک ئەبێت چۆن موزیکێک ئاوازێک میلۆدیەک لە دایکە بێت بێگومان بۆ کاری هوەری پەیکەرتاچی شەرەمان شتە بەڕاستەکەی تۆ شتێکێک کە تەسیرت تێکات لە ڕوحتا هەیە و لە زەهن تا بەرهەمێکی وێنەی ئەەکەی دوای ئەنجامی ئەدەی لە دایکە بێ بەڕاستی بەڵێ بێگومان هەرەمان شێوازە بەڕاستی ئەوەیە کە تۆ چۆن هەر بەو شێوازی کە لە سەرەتای ئایدیاکە لە دایکە بێت و دوای ئەنجامی ئەدەیت و ئینتاج ئەبێ بە ئینتاجێکی هوەری پەیکەرتاشی جار جاران فەشەل چێ دەبێت بێگومان چەند جار هەبووە کە ئەوەی کە لە زەهن و لە ئایدیای منە بووە کاتێک کە هاتوتە ئەمری واقع ئەنجامم داوە ئەوە نەبووە یا تەندروست لە دایک نەبووە بۆیە وازم لێ هێناوە بێگومان ئەوە ڕوئدات بێگومان ئەوەژی ئەم ببێژن وسا کاتێکی دەستنیشانکردی بۆ پێویستە بۆ ئیشکردن یعنی هەرگیز پێم وایە ئەوە من خۆم وا کار ناکەم و پێم وایە ئەگەر هەر هونەرمەندێک وا کار کات ئەو هەڵەیەکی زۆر گەورەیە چکە ئەوە ئەحساسە بە تۆڵێ کارکە ئەحساس شە بە تۆڵێ کار مەکە ئەمە لە دەستێ تۆ نییە بەڕاستیەکەی بۆیە جاروایە بە 2 ڕۆژ نەمتوانیوە چاوێک دروست کەم بەڵام لە 5 سعاتە یەک پەیکەرم تەواو کردووە حەزەکەم 20 دەستم هەبێ بۆی کارەکە تەواو بکەم بۆیە ئەوە ئەحساسە پێت ئەڵێت لە دەستێ تۆ نییە بەڕاستی جار جاران بێژن وسا چێبوویە ئەمە بێژن دەست پێکریە هەرگشتی ئاستێکی خلاص ڕاوەستە کار بەردەوام بکە ئەو ڕاستی ئەو چییە بەڵێ بێگومان ئەو حاڵەتەیە کە لە شوێنێک کەس تۆپەکەی تاو ئەو هەستەی هەیە ئەو حساسی هەیە ئەوەی ئەتزۆڵێنێ بەڕاستیەکەی ئەگەر ناتۆ لە کۆتایی وەکو ڕۆبۆتێک هوای ئەو ئەحساسێ لە ناوەوە دەستە جوڵێنێ مشکە جوڵێنێت چاوە جوڵێنێت بۆی کە بەرهەمەکە بێت لە دایکی بێت وەکو چۆن من زۆر تێکەڵم لەگەڵ ئەدیبەکان یا لەگەڵ نووسەرەکان هەندێک جار دەنووسێت لە یەک لە حزەیەکە وشکەکە وەکو کانیەک وشکەکات ئاو نامینێت ئەحساس نییە ڕایەگرێت بۆیە لەو کاتێک کە دەبێت ڕاوەسی زیاد کارکردن خراپیەکەیت ئەرێ لێ مەسەن ئەو مەسەلا پەیکەرتاشیە لە کو هات مەسەن بۆ تەشکۆ هات لە بنەماڵە ئەرێ من دایکم زۆر دەست ڕەنگینە بەڵام وەکو ژنێکی کورد لە ماڵەوە کاری کردووە ئەو شتانە و زۆرێک لە براکارم ئەو ئەحساسە هوەریان هەیە یاخود ئەو شێوازە کارکردنیان هەیە لە بواری شێوەکاری یا خوشانەوە بەڵام بەردەوام نەبوون من بەردەوام بووم ئەرێ پێم وایە بۆ ماوەیە لە دایکمەوە ئەو ئەحساس ئەو بەهرە هوەریە ئەو زیرەک مەسەلا پێویستە خوێندنێک ئەکادمی بۆ بێ مەسلەیان بەنسبەت بۆ هوەر بە شوێکی گشتی خوێندن خراپ نییە بەڕاستیەکەی بەڵام خوێندن ناتکا بە هوەرمەند خوێندن بەستەنها مێژووی هوەرت پێ ئەڵێت و شێوازەکانی هوەرت پێ ئەڵێت ئەوەی کە ئەبێ ببێ بە هوەرمەند ئەوە لە ئەحساسی توێیە بەڕاستیەکەی خوێندن ڕێگەی هوەرت پێنیشان ئەدات بەڵام هەرگیز خوێندن کەس ناکا بە هوەرمەند بۆیە ئەگەر هەبێ زۆر باشە ئەگەر بۆ خۆت هوەرمەند بیت
بخوێنی ڕەنگە باشتر بێت بەڵام ئەگەر خۆت هوەرمەندبی نەشخوێنی هەر هوەرمەندی بەڕاستی زیاتر ئەم بێژن ئەو مەتریالێن بۆ کێفاتە ژێرتێن کار دچنە وەڵام من بۆ کوستایڵی کارکردنی خۆم من بە هەموو ماتریالێک کارەکەم بەشێک لە کارەکانم بۆ ژینگە پارێزی لە پاشماوەکانی و لەسەر جادا کۆیەکەمەوە و کاری هوەری لێ پێکێنم دوو مەسجی هەیە یەکێکیان ئەوەیە کە تۆ ژینگەی نیشتیمانەکەت پاکەکەیتەوە کوردستانەکەت پاکەکەیتەوە ئەی پارێزیت دووەمیان ئەوەیە کە تۆ لەو پاشماوەیە مەسجێکی هوەریت هەیە پامێکی هوەریت هەیە بۆیە من زۆر کەرەستە بەکارهێنم و بە موادی مختلف کارەکەم یان ئەوە نیە تایبەت لەسەر یەک مواد کارکەم بەرد کارتکەیت ئەرێ بەردم کار کردووە بەڵێ بەڵام زۆر ناچکە لە بڕووی بەرد کەرەستەکانی بەرتاشین لێرە زۆر بە ئاسانی دەست ناکەوێت یاخود وەک پێویست نییە و تایمی زۆر ئەوێت ئەگە کارەکانی من هەمووشە هەمووی بە قەباری زۆر گەورن ئەو بەردەمان دەست ناکەوێت لە کوردستان ئەو بەردەمان نییە و ئەگەر بۆ نمونە ئیسەگەر من کارێکەکەم بە قەباری دەمەتر بەرزی ئەبێت 5 ساڵ بۆ 6 ساڵ خەریکی بم بەم مەوادە کەرستانەی کە ئەکسی سوارەتانی کە بۆ پەیکەرتاشی بەکارێت و هی سەرەتایین 5-6 ساڵ تایمی ئەوێت بەڵام من لەو 5-6 ساڵی ئەتوانم 4 بەرهەمی هوەری تر پێشکەشکەم بەڕاستیەکەی وە لە کۆتاییە ئەو بەردەمان نییە لێرە یعنی بەردێکمان نییە لە گرانێت مەڕمەڕ حەلان قەبارەیە هەسن هەیە ئەرێ بەرێ بەڵێ بێگومان بەڵام ئاسنش تۆ مەگەڵ بە شێوازی حەدیث کارکەی ئەگەر نا قاڵبی ئاسن و معمەلی ئاسن بۆی بیتوێنێتەوە تێکاتەوە ئەنا پێم وایە کاریی زەحمەتە بەڕاستیەکەی ئەو مەسەلە کو ئەم پەیکەر پێویستە گەورە بێ ئەوەی دن پێویستە پشکۆلە بێ یان بچوو بێ ئەو چاوە چێت بیانی چ قەراری دەستین بریارەکەی ئەو هیچ لە دەست هوەرمەندەکەیە بەڕاستی کار هەیە زۆر بچووکە بەقەت ئەم قەڵم جافەیە پامێکی زۆر گەورەی هەیە کارشەیە زۆر گەورەیە و پامێکی نییە بەستەنها زیینەیە بۆ جوانکاریە بەڕاستیەکەی بۆیە گرنگ نییە قەبارە بەقەت ئەوەی کە تۆ چەند مەسجێکی گرنگت هەیە بەڕاستیەکەی ڕاستە ئەگەر تۆ مەسجێکی گەورەت هەبێت و کارەکەشت گەورە بێت زۆر جوانە ئەوە هەردووچیان هاوتەری پێکەوە ئەبن بەڕاستی ویستە مەسەلە نەبێژم پەیکەرە هەری وسا ji bo te serkeftî û balkêş û cihê wê xweş û hunera wê ciwan li Slêmanî çi heyî wisa balkêşî mesela bêjin eger yek bê bixwaz peykerekî li Slêmanî bibîn mesela eger ji te bipirse bêj zîrek min bê peykerekî ciwan bibînim li Slêmanî ciwan li hunera dû dîwa zanî wekû reng wayە تۆ حەز لە جلی ڕەش ئەەکەیت من حەز لە جلی سوور ئەەکەم بۆیە لە هوەرە تەزەوق ئەو لە هوەرە وەکو موزیک تۆ حەز لە ڕاپەکەی من حەز لە جازەکەم من حەز لە لاوک ئەەکەم تۆ حەز لە جۆرێکی تر ئەەکەیت هەمویان خۆشن بەڵام کەوتۆتە سەر کەسەکە ینی بۆ من ئەمە باشە ڕەنگە بۆ تۆ کارێکی تر باش بێت وەکو هەموو شتێک وەکو خواردن تۆ حەز لە جۆرێک خواردنەکەی من حەز لە جۆرێکی تر ئەەکەم ئەمانە حەزن ئەزانیت چێژی من بۆ من ئەم کارە باشە ڕەنگە بۆ تۆ جوان بێت بەس کارێکی تر بۆ تۆ باشتر بێت بۆی ئەم شتە نزبیە ئەرێ بۆیە ناتوانین بڵین ئەمە باشترینە هیچیان خراپ نین بەڵام ئەمەیان بۆ من جوانترینە ڕەنگە ئەویان بۆ تۆ جوانترین بێ بەڕاستێکی بۆیە نزبیە ناتوانینەوە قەرار ئەرێ جارە هەر من پرسیە و هەر مەسەن لە وڵامدانژی یعنی بۆ شاعران و نووسەران إنه كاتي نووسینێ دەبێژن ئەگەر خەمگین بم خۆشترە بۆ من ڕاست ئەگەر کێف خۆش بم هەنجی دەبێن ئەگەر کێف خۆش بم دەنووسم هەند دەبێن ئەگەر خەمگین تشکی وسە لە پێکردتاشی ژەی یان ئەگەر برچی بم یان ئەگەر تێر بم یان ئەگەر تێنێهی بم ڕاستە بە شێوەیەکی گشتی من پێم وایە لە کاتێکە کە ئەحساسی کارکردن دروست ئەبێت لەو کاتانەیە کە تۆ پێویستە بە تەفریخ بوونەوەیە پێویستە بە بەتاڵبوونەوەیە ئەزانیت ئەو بەتاڵبوونەوەیە لە چی دروستە بێت لە هۆکاری ئەوەی کە تۆ هۆکارێک هەیە سەبەبێک هەیە کە تۆی بێتاقەت کردووە برسێتیە توێنێتی غەریبیە خۆشەویستیە حبە هەر شتێک ناو بنیت نیشتیمانە دایکە مناڵە هەر چیەکە گرنگەوەی هۆکارێک هەیە کە تۆی حەزین کردو تۆی بێتاقەت کردو بۆیە
مرۆڤی هونەرمەند و ئەدیب و نووسەر و موزیسیان بە هەموو هونەر بە هەموو شێوازەکانیەوە ئەوێت نەفەسێک بدۆزێتەوە بۆی تەفریق بێتەوە ڕەنگە پێم وا بێت ئەوەیان بەگومان لە کاری هونەری پەیکەرتاشی شاهرەمان هەمان ئەحساسێ هەمان کردار هەیە کاتێک کە تۆ هەر هۆکارێک لەم هۆکارانە هەبێت ئەتەوێت بەکارێکی هونەری تەفریق بیتەوە بەتاڵ بیتەوە بەڵێ بێ چەند ساڵی بوو کاتێک و دەست پێ کرد من زۆر لە مناڵیەوە هەر لە پەیکەر دەست پێ کردیا نا من لە موزیک دەستم پێ کرد بەڵێ لە موزیک دەستم پێ کرد بە ڤیۆلین دەستم پێ کرد بەڵام دەنگم زۆر ناخۆشە بەڵام لە بەرەوەی موزیک لە پاش 2 ساڵ لە خوێندنی موزیک بۆم دەرکەوت کە موزیک بۆ من ئەبێت جۆی لێ بگرم من نابێت موزیک لێ بم هیچ بەتاڵ نەئەبوومەوە ینی موزیکێکی زۆر ناخۆشم لێ ئەدا بۆیە ئەمزانی کە بارێکی هونەری هەیە بەس ئەبواە ئیکتشافم کردایە کە چییە لە میزۆبۆتامیا بووم کۆرسی موزیکمانە خوێند ڕۆژێک مامۆستای موزیک نەهاو یاخود درەنگ بوو مامۆستای شێوەکارێکە بە منی دوتی زیرەک تۆ ئەتوانی بیت هەتا مامۆستا دێک گەرم بوو وەرە ژوورۆ فێنکە و ئەشتوانی بۆ خۆر ڕسمێک بکەیت ئۆکەی چوومە ژوورەوە و وەرەقە و قەڵم یا پێم وتی تۆش بۆ خۆت ڕسم بکە کە ڕسمم کرد بۆ مناڵیم زۆر باش بوو مامۆستاکە بە منی دوتی تۆ مەڕۆ بۆ موزیک تۆ زۆر باشی تۆ توانی ئەلێرە کار بکەیت خۆی بە فعلی وابوو بەڕاستی وابوو من هەستم کرد 2 ساڵ بوو موزیکمە خوێند بەقەت ئەوە نەبوو ئەو ڕسمە خراپەم کرد ئەوەنە پێی دڵخۆش بووم ئیتر لەو ڕۆژەوە نەچوومە موزیک لەو ڕۆژەوە چوومە بەشی شێوەکاری پێم وایە 12 ساڵ بووم بەڵێ لە 12 ساڵیەوە کاری وێنەکێشانم کرد و دوای ئەوە کاری پەیکەرتاشیم کرد پشتی پەیکەرتاشی هات بەڵێ پشتیوی یەکڕاست دەستم کرد بە بەرتا سەدەم چ بوو جان سەدەم چ بوو سەبەبێ چ بوو لە شێوەکاریەوە بۆ پەیکەرتاشی بەڵێ پێم وا بوو هونەری پەیکەرتاشی سێڕەهەندیە تایبەت نەبوو و بەرێتە بەربوور بەدەم بۆ پەیکەرتاشی نا بەس پێم وا بوو کە کاری وێنەکێشان کە کارێکی زۆر بە نرخە بەڕاستی بەڵام لە کۆتاییە فلاتە بەڵام کاری پەیکەرتاشی 6 ڕەهەندیە هەموو ڕەهەندەکان بۆ عدیتیایە بۆ من پێم وا بوو ئەگەر من کاتێک کە لەمسی ئەمانە ئەەکەیت زیاتر ئەحساس وەرئەگریت ئەوە نییە ئیتر بڕیارمە دەستکەم بەکاری پەیکەرتاشی و هەر لەو کاتەوە دەستم کرد بەکاری پەیکەرتاشی زیرە کەس پرۆژەیەتە ئەنها چی ئەوانها ئاکول بەردەست ئێستا ئەم کاتە پرۆژەیەکی زۆر پیرۆزم لە بەردەسە بەڕاستی کە پرۆژەیەکی گەورەیە لە قەبارەیە گەورەیە لە مانایە گەورەیە لە تعبیرە گەورەیە و لە بە هەموو مانەکان گەورەیە بەڕاستێکی زۆر پێی دڵخۆشم پەیکەرێکە بە قەبارەی تقریبەن 10 مەتر و نیو بەرزە بڵندە 10 مەتر و نیو بڵێ ئەم پەیکەرە بە ناوی خواوەندی سەرکەوتنە کە کچێکی کووردە پەیمانەدات سۆزەدات دەستی لەسەر سنگێتی و 2 باڵی زۆر گەورەی هەیە باڵەکانی هەریەکە و 3 مەتر و نیو گەورەن وەکو هەڵۆیەک وەکو فریشتەیەک وەکو خواوەندی سەرکەوتن هەر شتێکی ناو بنێن ئەبێت بڵێ ئەم پرۆژەیە ساڵێک و 1 مانگە سەرقا ئەم ئایدایە هەیە کاری لەسەرەکەین بەڕاستی ئەوە یەکەم جارمە لە میدیا باسی ئەم پرۆژەیە ئەەکەم ئەویش کاتێک کە کۆبانی تیرۆریستان هاتن داگیری کەن و ئەوانە و خوشکان و برانی من لەوێ بەرخودانیان ئەکرد ئەلوێ من دەمخواست کە بچم هاوکاریان بم بەس من ناتوانم شەڕکەم من ناتوانم کەلاشنکۆف هەڵگرم من ناتوانم شەڕکەم بەڵام بیرم لەو کرم من ناتوانم بە هونەرەکەم پشتیوانیە ئەوان بکەم لینکم دروست کرد لەگەڵ هەواڵان بۆی کە من دەمەوێت پەیکەرێکی ئەوسا چاپ بکەم و بیبم بۆ کۆبانی ئەوان زۆر هاوکاری منیان کرد کە ئێمە ئەم پەیکەرە بیبین بۆ شاخ بە 30 گەریلا بە پشت ئەم پەیکەرە بە 35 ڕۆژ بە 34 ڕۆژ بە شەو بیبین بۆ ناو کۆبانی لەوێ ئەو پەیکەرە هەمووی پێکۆ بنین و دروستی کەینەوە
لەو کاتەیە کاتەکە زۆر خراپ بوو لەبەرەوەی پێم وابوو 3 گەڕک بۆ 4 گەڕکی کۆبانی مابوو لەدەست هەڤاڵان ئەوان پێیان باش نەبوو کە من بچمەوە ڕوحێ من بکوێتە خەتەریاتەوە یا هەر شتێکی تر و ئەلەوێ مشکلی کارەبا هەبوو و کارەکە زۆر گەورە بوو ئەوایە لە مەدانێک پیکەرەکە چاپکەین ئەوانش خۆتەزانی لەو کاتێ هەمووی لە کونی بلۆکەوە تاقیبی یەکتریانە کرد بۆیە ناکرێت لە مەدانێکی گەورە ئەم پیکەرە گەورەی چاپکەیت تاخیرمان کرد وتمان دەیبین لەگەڵ هاوڕێیانمان لە ئامەد ئەلەوێ لەگەڵ حزبێکی کوردی یا لەوێ هەیە ئەلێ پەیوەندیمان کرد بۆی کە ئەوان هاوکاری خۆیان دەربڕی کە بۆ 25 هونەرمەند هاوکاری من بکەن لە ئامەد هەموو پیکەرەکە چاپکەین بە قاچاغ بیبین بۆ کۆبانێ بە شەو پیکەرەکە دابنێن و بگەڕێینەوە ئەو بوو ئۆکەی ئامادەکاریمان کرد کە بچین لەوێ پیکەرەکە دروست بکەین 2 ڕۆژی بە 3 ڕۆژی بەسەردا تێپەڕی تورکیا هەموو جێیشی بردە دەورپشتی کۆبانی و هەمووی سیمبند کرد و ئەویش نەما ئیترم پرۆژەیە بە بەردەوام هەر ئیشمان لەسەرکرد ئیشمان لەسەرکرد دوای بیرۆکێکی تر هەبوو لەگەڵ ئەو خوشکانی شەڕڤان لە کۆبانی قسەمان کرد کە من بێم لە پاشماوەی جەنگ لە تانک و قەوان و تۆپ و مدەڕع ئەوانە مێنومێنتەکە دروستکەین بەڵام دیسان ئەلەوێ مشکلەی ئەومان هەبوو کە ئەلەوێ مەواد نییە لحیم نییە نازانم کارەبا نییە و بنزین نییە مۆلیدە نییە هەموو ئەمانە مشکلە بوو بۆ ئێمە پرۆژەکەمان هێشتەوە تاکو خوشکان و برایانمان لە ڕۆژ ئاوا تەلەبیە زیان گرت کە ئەو کاتە ڕێگە کرایەوە من ئەلێرە بە خۆشحاڵیەوە دەستم کرد بەم پرۆژەیە ئیستا پرۆژەکە لە قۆناغی تەوابوونایە هیوادارم پرۆژەکە شایستەی ئەو بەرخودانە و شایستەی ئەو گەورەی ئەوان بێت چکە من وەکو کوردێک کە ئەوان خوێن و گۆشتی منن لەوێ شانازیان پێواکەم و کە ئەچمە هەر شوێنێکی ئەم دنیاە ئەسمە ئەوروپا شانازیەکەم ئەڵێم من کوردم یەکڕاست پێم بڵێ کۆبانی بێگومان بۆ من شانازیە بۆیە هیوادارم ئەم دیارە بچووکەی من بەقەت بچووکترین بەرخودانی ئەوان بێت کەمێک لە بەرخودانی ئەوان بێت زیرەک بڕوایەتە کینگا دیگەهێژە ور چەند مانگی تر کە تەواو بێت یەک هەفتەی تر یەک هەفتەی تر ئیشەڵڵا تەواو دەبێت تەواو دەبێت فێشنگە بڵێ لێ ئومید هەیە یانیان بێژن ماوەی مانگێک 2 مانگ لێ کۆبانێ بیان ئومیدەکە ساهەیە یانە بەڵێ ئەگە پرۆبلم چانە بێت پێم وایە 15 ڕۆژی تر 20 ڕۆژی تر لە کۆبانیە و ئەلەوێ ئێمە ئەلێرە 2 ڕۆژ لە سلەیمانی نمایشیەکەین پرس کۆنفرانسی بۆکەین و هەوڵەدەین بەشێک لە میدیا جیهانیەکان و ناوخۆیەکان لەو پرس کۆنفرانسێ ئامادە بن یا بانگەشیانەکەین کە وەکو ئەمە دیاری من و دیاری پارێزگای سلەیمانیە یاخود پایتەختی ڕۆشنبیریە بۆ کۆبانێ یاخود بۆ بەشێکی تری لەم نیشتیمانەکە ڕۆژ ئاوایە 2 ڕۆژ لێرە نمایشیەکەین عەرزیەکەین و دوای ئەوە ئەیبین بەرەو کۆبانی مەتریالاوی چی مەتریالەوی چەند مەتریالێک پێکاتوە لە پۆلستەر ڕووکەشی یەکەمی پۆلستەرە کە ماوادێکی زۆر باشە بەرگەی سەرما و گەرما ئەگرێت و تەمەنی زیاتر لە 150 ساڵ ئەمێنێتەوە بێ مشکلە و لە دوای وەکو هەر شتێکی تر تەعمیراتی بچووکی ئەوێ پشگیریوی فایبەر گلاسە و لە دوای ئەوە گەڵبەنایزە گەڵبەنایز ئاسنێکە کە بەرگەی گەرما و سەرما و ژەنگ ناگرێت لە ناو ناچێت زۆرترین ڕێژەی ستیلی تیا بەکار هاتووە و لە دوای ئەو فومی تایە هەمووی پڕ لە فومە و قاعیدەکەشی کە ئەو گەڵبەنایزەچێتە ناویەوە هەمووی ئەبێ بە کۆنکرێت کە قاعیدەژی ئامادەیی قاعیدەکەشی ئامادەیە بەڵێ ئەوی کە لێرە دروستیەکەین بەڵام ئەوی کە لە کۆبانی دروستیەکەین قاعیدەیەوی تانکە بەڵێ 3 تانکە ئەو لە بینێ ئەم خاوەندی سەرکەوتن یاخود ئەو پەیکەری بەرخودان هەرچی ناو بنین لە بینی 3 تانکان دێتە دەرێ ئەرێ 3 تانک هەر یەک نیوەی ئەستە ناو ئەرس ئەو لە بینی 3 تانک لە بینی 3 زری پۆش ئەو پەیکەر دێتە دەرێ تانکی نۆرمال نەچکردی نه تانکی نۆرمال کە بڵێن برادرانی یەپەژە و یەپەگا ئەلەوێ لە دەستی داعشیان ستاندووە یاستوانیوانە بڵێ ئەوانە بەکارەهێنین بڵێ و ینی ئەها ئەو 10 متر و نیو بڵێ چەند پارچەی چەند بەشێ
بۆ بارکردن و هەموو یەک پارچەیە یەک پارچەی بەڵێ هەموو یەک پارچەیە ئەلەوێش قاعیدەکەی ستەیجەکەی 2 مەترە و 2 پێپلکەی هەیە کە بۆی سەرەکەویت و ئەلەوێ ئاگرێک هەیە لە پێشەوی وە کاتێک کە یادی شەهیدانە یاخود یادی ڕۆژی کۆبانیە یا هەر ڕۆژی سەرکەوتن هەرچی یا ڕۆژی شەهید ئەلەوێ ئەو ئاگرت پێ دەبێت تۆ تاجەگوڵینە دەبێت ئەوەکو مینۆمنتێک وەکو نەسب شەهید یا ئەرێ مینۆمنت زیاتر جگا لەو پەیکەر تشکی ترانال بەردەست هەیەەوە بڵێ بڵێ من ئەم پرۆژەی زۆر بۆم گرنگە زوو تەواو بێت پشتیوی پرۆژێکی ترم هەیە بە ناوی کەلتور و خۆشەویستی ئەلەم پرۆژەی شەڵا بە سەرکەوتوی تەواو بووین دەسەکەم بەو پرۆژەیە زیرەک پێشەنگا چۆنن ڕەوشاوان لێرە وڵا زۆر باشە بە بەردەوام ئەکتیڤەتی هوەری هەیە بە بەردەوام پیشانگا هەیە بۆ پەیکەرانجیە بەڵێ بێگومان بەڵام بۆ پەیکەر کەمێک کەمتر لە کاری تابلۆ یاخود مثلتە لێرە پێشنگا چێکردن لە سلێمانی من بەڵێ 4 پیشانگام لە سلێمانی هەیە بڵێ لە دەروی وڵات 2 پیشانگام کردوێتەوە لە کو لە ڤێننا و لە ئیتالیا پێشی مێ بەحساوری بکرد لێرە چۆن بوو بەرتەکی و ڕاکسیۆن و وڵا زۆر باش بوو نووسین دەرباری زۆر بەشنە هەبوو ڕخنە بەڵێ بێگومان ڕخنە هەیە 2 جۆر ڕخنە و بۆ خۆتە زانیت یعنی لە هەموو بوارەکانە بواری ئەدەبی و هوەریە بە شێوکی گشتی ڕخنە هەیە بەڕاستێکی بەڵام تۆ هەمیشە ئەو ڕخنانەی کە ڕوخێنەرە فڕی ئەدەیت ئەوەی کە بنیادنەرە وەریەگریت و کەڵکی لێ بینیت خۆتی پێ تەکمیلا ئەەکەیت ئەوەی کە هەڵە بووە جارێکی تر نایکەیتەوە و ئەوانشی کە خراپن هەمووی فڕێ ئەدەیت ئەوی کە باشە کەڵکی لێ بینیت بەڵێ بێگومان ڕخنە هەیە بە شێوکی گشتی زۆرێک لە ڕۆژنامە و گۆڤار و تیڤەکان ئیشیان لەسەر کردو و بابەتی زۆر باشی لەسەر نووسرا ینی بدلێتە بن بێگومان بێگومان و لە ڤێنا چۆن بوو زۆر باش پێشنگا هە بەش بوو یان تاکە کەسی ئەو مەسەلا بەرهەم شاندن و نەقلکردن و ئەو مەسەلە چۆن دەبێت هەمووی داوت بووم داوەتی گەلەری هەلا پالاس بووم ئەلەوێ هەمووی داوەتی ئەوان بووم هەموو کارە هوەرەکان لە بۆکسا و لە گەلەریەکی معقول بەڕاستی و ئەوەی کە لە هەمووی گرنگتر بوو ڕخنەگر و ناقەتی زۆر باشی شێوەکاری بانگەشتی پیشانگاکە کرابوون زۆر خۆشحاڵ بووم کە یەکێک لە ڕۆژنامە گۆڤارە ببوورە ڕۆژنامە زۆر باشەکانی هوەری کە لە ڤێننا دەرچێت بە ناوی ڤیئارت ڕخنەیەکی نەقدێکی هوەری زۆر جوان لەسەر ئیشەکان نووسرا بوو کە یەکێکە لە ڕخنەگرە زۆر باشەکانی چەند بەرهەم ئەوروپا 25 پەیکەر هەر لە ئیتالیا جووسە لەوێ هەژدە ئیش بوو بەڵێ هەموو کارەکان لە کەرەستەی ئێسک دروستم کردبوو هەمووی لە ئێسک دروست کرابوون هەموو پیشانگاکە پێکات بوون لە پەیکەر بەڵام لە ئێسک سازم کردبوون زیرەک تشکی ترژی مەسەن بێژن بەشێن دیتر یەن کوردستانی بەڵێ بواری پەیکەرتاشیە بەڵێ ئاگاه لە هەف هەمیانەوە مەبەستە لە کۆنتاکت و پەیوەندی بگەیمانی ئەگەر مەسەنستە بەسە پەیکەرتاشیە لە ڕۆژ ئاوا بکەن بەڵێ تو ئاگاهیەنتە دەربانی وێ هەن نا بە شێوکی گشتی زۆر هین نییە کۆنتاکتەکان زۆر باش نین بەڕاستی پێشتر پێش ئەوەی کە ئەم وەزئی سووریا تێکچێت و ئەوانە کۆنتاکتمان هەبوو لەگەڵ چەند هونەرمەندێکە لەگەڵ کاک حەسکۆ نیهات تورک و خوشکی کە ئەوی شارکە کاری پەیکەرتاشیە کرد نەدیم ئادۆ و کۆمەڵێک هونەرمەند بوون کە کۆنتاکتمان هەبوو بەڕاستی بەڵام بە شێوکی گشتی کە بڵێ بۆ منە ماڵڤا ئەوە نییە بەڵام کۆنتاکتەکان مەحدودن بەڕاستێکی بە فراوان وەک پەیکەرتاش بڵێ تەناوی سەی دۆڕەشۆ بیستی نشتی بەداخەوە خەلکی ئەفرینێ بوو هەر کۆچە خۆی دوایی بەری چەند ساڵا کرد لێ وەک پەیکەرتاشێکی زۆر ناوبانگ بوو لای بە ئەم بێژن لە سووریا بگشتی لە دەرەوە یعنی مەبەستا من و چۆن ئاگاه لە هەف بن و بەرهەمین هەف ببینن و مەسن پەیکەرتاشی لەم بەشێ کوردستانی چه ئاستێدەیی لەو بەش چه ئاستێدەیی یعنی هەر نووسینجی وسایی و شعرجی وسایی هەموو ئەم بێژن ئەو ئالین مەسەلا داهێنانی وسایی
بۆ وێم پرسی ینی ڕاستە ڕەنگە کۆنتاکتەکە لە بینی ئێرە و ڕۆژهەڵات باشتر بێت ڕەنگە ئەویان ئەمێن ڕەتی بە جوگرافیەوەیە ئەو نی ئەلێرە بۆ ڕۆژهەڵات شێوەزار و ئەم ببێژن بێگومان بەڵام بەڕاستی بەشێکی گشتی بوو بە نسبەت باکوور و ڕۆژئاواوە ئەو شتە لاوااسترە یا زەئیفترە یان نییە یا کەم هەیە لێ ئامەد بەریا چەند مانگا پێشەنگا کوردستان چی بوو بەشتان نەبوو ئەو کاتە ناوەداخەگاری هەبوو ناوەڵڵە ئاگدار نەبووم بەڕاستی دوای پاشان کە نمایش کرانجا لە میدیا بینیم هەرەوە لەوە ینی ئەم ببێژن ئەگەر ئەموسا ببێژن بەڵێ پێشنگە تشتێک هەیە لەم باوە ینی بێوان نێزیکان یانجی ماهەک 2 3 4 هی من یا بەشێکی گشتیتە هی من نا پلانێکی وسا هەیە نانا بۆ پیشنگان نیمە بۆ پیشنگانی ئەوەی کە لە بۆ من گرنگە ئەم پرۆژەیە تاو بێ بەڕاستی بە سەرکەوتووی و دووەمیان ئەوەیە کە داوت نامەش دەربێت شکی وسا لە دەرەوە مەسەن نا تقریبا 5 مانگێک پێش ئێستا لە دەروی وڵات بووم بەکاری هوەری بەڵام لێرەیە نامێت هیچ پێی و هیچ کۆنتاکتێکم هەبێت ئەمێت تایبەت ئەم کارە تاواکەم زۆر بۆ من گرنگە دەمێت ئەم کارە زۆر بە سەرکەوتوی تاوابێ بۆیە هیچ کۆنتاکتێک هیچ وعدێک نادەم و هیچ بەشداریەکم نی مشارکاتێک ناکەم بە قەدەوەی کە ئەمێت ئەو کارە زوو تاو بێ و باش تاو بێت ئەمەی کۆبانی بەرێ ئەو بۆ من پڕگرنگە یعنی ئەو تشکی ترژی ئەم ببێژن 4 پێشنگە لە سلێمانی بەڵێ 4 یان 5 4 پیشنگە باشی شارێن دن بۆ پێشنگە هێتا بوو بەڵێ چۆن بەڵێ چۆن لە هەولێر لە دوهۆک لە کۆیە لە کەرکووک لە ڕانێ لە زۆرێک لە شارەکان لوان شارێ دن ئاست چۆیی مثلەن پێکەرتاش هەن بەڵێ بێگومان لە کەرکووک پێکەرتاشی زۆر باش هەیە بەڵێ و بە تایبەتی ئیسا کە کۆمەڵێک گەنجی تازە دروست بوون زۆر دڵخۆشکردن لە هەولێر هونەرمەندی زۆر باشێ لە دۆک هونەرمەندی زۆر باشێ بەڵێ بە شێوکی گشتی دڵخۆشم بۆی کە لە هەموو شارەکان هونەرمەندی زۆر باشێ بەڵام بە شێوش یەکێک لە گرفتەکانی هوەری پەیکەرتاشی ئەوەیە کە کارێکی پڕمەسرەفە یعنی کاتێک کە تۆ کاری پەیکەر ئەەکەیت جیاوازتر لە کاری شێوەکاری یاخود لە کاری تابلۆ ئەوەیە کاری هوەری پەیکەرتاشی یاخود پەیکەرسازی تایمی زۆر ئەوێت و پاری خەرجی زۆر ئەوێت بۆیە ئەوە هەندێک جار مشکل چاکات بۆی کە تۆ ناتوانانی بە بەردەوام پرۆژە بکەیت ئەگەر شارەوانی شارەداری سەپۆرتت نەکات یاخود محافەزا پارێزگا پشگیریت نەکات ئەبێت لایەنەکە بێت سەپۆرتت کات بۆی کە تۆ بتوانیم پرۆژانە بکەیت ناتوانیت خۆت سەر بەخۆم پرۆژانە ئەنجام بدیت و لەسەر ئەرچی خۆت بەڕاستی زیرەک یعنی لای ئەکادمی موسا ببێژە لە زانکۆ ئەم هوەرین جووان و دەرویش لەور جیگای پەیکەرتاشیە چۆن هەیە بەڵێ گۆر ئاگاهیەنتە بەڵێ لە ئیستا بەنسبەت ئەوەی کە من ئاگداری بم لە نیزگەوە لە زانکۆی سلێمانی سکوڵی هوەر و پێم وایە یەکێکە لە کۆلێژە زۆر باشەکان لەسەر ئاستی عێراق بەبینینی من لە بواری پەیکەرتاشی و لە سیرامیک و تابلۆ و شێوەکاری بە شێوکی گشتی و تەنانەت بەشەکانی ترشی بەڕاستی پێم وایە یەکێکە لە زانکۆ زۆر باشەکان و یەکێکە لە کۆلێژە زۆر باشەکان بەڵێ زۆر باشە و ئەگەر ئەم بەحسا پەیکەرتاشیە عێراقا گشتی بکەن بەڵێ ینی ئەو تەسیرا خۆ هەیە لە کوردستان ئەم پەیکەرتاشێن عێراقی یەنکو ناودارن و بەڕاستی بە شێوکی گشتی و هوەری پەیکەرت ینی مەبەستا من باشوورۆک بەشێک ژ عێراقم حساب بکەن بەڵێ بێگومان هوەری پەیکەرتاشی لە هەموو عێراقە زۆر سەرەتا مەوجەیەکە بوو زۆر بەقوت بوو زۆر باش بوو ئەویش خۆشبەختانە کە یعنی ئەگەر سەرۆکی ئەو شۆڕشە ئەگەر سەرۆکەکەی کورد نەبوو بێت یەکێک لە دامەزرێنەرەکانی کورد بۆ بەڕاستیەکەی یاخود یەکێک لە بەرەو پێچوونی ڕاوتەکە کورد بۆ کە هونەرمەندێکی گەورەی کوردە ناوی دارا حەمەد سەعیدە بڵێ کە بە پێشڕەوانی هوەری مەدالیە بە تایبەت لە بواری مەدالیە لە عێراق ئەناسرێت و لە بەغا بە تایبەتی کە ئەو هوەری لە ئیتاڵیاوە هێنا بۆ زانکۆی بەغدا بەڵام لە دوای ئەوە کە ینی بە شێوکی گشتی هوەری پەیکەرسازی لە عێراق لاواز بوو یان ئەوە تەنها لە پێناو دەسەڵات هەبێت ڕژێم بێت یاخود نابێ بکرێت ینی هەمووی لەژێر سانسۆرا بوو بایە بە شێوکی گشتی هوەری پەیکەرتاشی لە عێراق زۆر بەرەو پێشچوونی بەخۆ نەبینی ئەوەی کە ئیستلێرە بە دواوە ئەکرێت
هیوادارم باش بێت لە دوای نەمانی سەدامەوە جارێکی تر ئەو ئەکتیڤێتە بگەڕێتەوە پێم وایە باش ئەبێت. زیرەک بۆ ئەم ببێژن مەسەن پەیکەر وسا هاتی ناسین کو پێویست بە لە دەرڤە بە بەڵێ ینی ئەنها بێژن جوورەیەک هەبێ یانجی ساڵۆنێک وسا هەبێ ینی لور چێنام مرۆ پەیکەرێکی دەینە بۆنا بەڵام بۆ نمونە وسا ینی انطیباعێک با مرۆ چێ بووی کو پێویست لە دەرڤە لە مەیدانێکێ بێ لە نظام کورد دوو دیو هەیە بۆنا ئەچێت لە ژوورەوە بێت و ئەشێت لە دەرەوە بێت بەڵام بۆ لە دەرەوەیە کە لە دەرەوەیان پامی هەیە مەسجی هەیە ئەوەیە کە تۆ منۆمنتێک ئەەکەیت باس لە 4 ملیۆن کوورد دەکەیت لە ڕۆژ ئاوە بۆ لە ژوورەوە بێت ئەوە ضرورە لە دەرەوە بێت ئەبێ هەموو خەڵک بیبینێت ئەبێ مناڵەکانمان بیبینن پاش 20 ساڵی تر ئەبێ بزان ئەم پەیکەری کۆبانی بۆ چابووە ئەو مێژووە یعنی هەموو دقەیەک هەموو کاتێک کە تۆ ئەو مینۆمنتە دەبینیت ئەکەویتەوە ئەو میمۆریە ئەو یادەوەری کە ڕۆژێک لە ڕۆژان کۆبانی بەرخودانی تیاکراوە و کچانی ئێمە شۆڕشیان کردووە ئەمە ئەبێت بەستۆری ئەبێ بە بەردەوام باسەکرێ ئەزین چیرۆکە ئەمە بە بەردەوام یادهێنانەوەیە بۆیە نابێ ئەمە لە ناو هۆڵێکا بێت نابێت لە ناو ماڕێکا بێت کار هەیە کە ئەشێ لە هۆڵێکا بێت بەڵام ئەویان پەیامی نییە پەیامی گشتگیری نییە بۆیە تۆ کاتێک کە باس منۆمنتێکەکەی بۆ نەتەوەیەک ضرورە نەوەکانی خۆمان بە بەردەوام بیبینن و هەر کەسێک هاتە وڵاتەکەی من ئەپرسێ ئەوە چییە واو ئەوە مێژووی ئەم وڵاتەیە ئەلەوێەوە کاتێک کە میوانە گرێتە وڵاتەکەی من لە ڕێی کارێکی هوەریەوە ئەزانێت من ژیا مێژووی من چی بووە بۆیە پێویست ناکە بڕە 4 کتێب بخوێنێتەوە کە بەبینینی کارێکی هوەری مێژووی منی بۆ دەرەکەوێت بەرێ ئەم موسا ببێژن بۆ سلێمانی بخوێ شار ئەوە تو خەلکی سلێمانی یان من خەڵکی کوردستانم خەلکی کوردستان لە سلێمانی لەدایک بووی نا بکو لە لادەیەکی دوورە دەست لەدایک بووم لێ ئەم بێژن وەختی هەری درێژ لە کو ژیانێت و لە سلێمانی بوویان بەڵێ باش لە سلێمانی یعنی بکارم بێژن سلێمانی شارێتی هەری کوتە تەمەنی خۆلێ دەرباس کردی و تیاژیاوم هەموو شارەکانی لێ مەسەرەن هاتی بیراتە تشتێکی بۆ سلێمانی بکە یا ئەگەر هاتە ببیراتە نا بەڕاستی چکە سلێمانی کاری بە بەردەوام کاری هوەری تیا ئەکرێت و کاری هوەریەکرێت بەڵام تایبەت بۆ سلەیمانی نا بەڕاستیەکەی من پێم وایە ئەگە کارێک بکرێت ئەبێت کارێک بۆ کوردستان بکرێت بەڕاستیەکەی من کەمێک لەگەڵ ئەوەیان نیم کە ئەبێت بۆ سلەیمانی بۆ ئامەد بە تایبەت مەبەستم نا ئەبێت کارێک بکەیت کە تعبیر لە هەر 4 پارتی پێویستە لە جەهەکی بێدانین ینی ئەم بێژ ئەو پەیکەر هەر لە شارێکی لە مەیدانێکی لە گۆرەپانێکی پێویستە یعنی مەبەستم ئەوە کو شار پێویستە بۆ سلەیمانی بیکەم مەبەست ئەوە نییە یعنی تعبیر بێ لە سلەیمانی یا کارێکی هوەری پەیکەر تاشی پەیکەرێکی کو بدلێتە بێ بەڵێ بێگومان مەسەن ئەگەر ئەم ببێژن وێ چ بێ وێ چ بە ئەو پەیکەر ئەگەر مەسەلەن بێژن بۆ تەخات خواستن وەک ئیش ببێژن پەیکەرێکی بۆ سلێمانی بۆ مەیدانێکی وێ چی تێکە بێ وێ چاوە با خەیاڵاتە دی نازانم ئەوە دەبێت ئەو کاتە بزانم کە دەست پێ ئەەکەم بەڕاستیەکەی من ئێستا سێ کاری من هەیە لە ناو سلەیمانی بڵێ و حەز ئەەکەم 1000 کاری تری بۆ لە بۆی سلەیمانی زۆر خۆشە بێت یەکیان لە پێش کتێبخانی گشتیە مەکتەبی عامەی سلەیمانی ئەوەی تریان لە پارکی نالیە ئەوەی کتێبخانە ئەو چییە ئەو نووسەرێک لە قەڵەم ینی نووسەرێک لە قەڵەم کاتێک کە نووسەرێک ئەبێ بە قەڵەم پەیکەرێکە بالعکسە لەسەر کتێبێکە سەری بووە قەڵەم لەسەر کتێبەکە ئەرێ لە ناو کارەکانە هەیە ئەیبینیت ئەوەی پارکی ئازادی ئەوەیان پەیکەرە پەیکەر ئەو پەیکەرێ ئەوە ئەرێ ئەو بتەنی ئەوەی سێەم لەکوێ ئەوەیە ئەرێ ئەو لە پارکی نالیە لە پارکی نالی ئەوەی دیکە لە ئازادی بوویان ئەوژی لە نالی پارک نانە ئەویان لە بەردەم مەکتەبی عامەیە ئەوەی یەکەم بەڵێ ئەوەی دووەم لە پارکی ئازادیە ئێسەیەم نالی ئەرێ زیرەک بۆ شخص ینی زۆر جار پۆترێ و
ئەو تشتێکی وسا هەنێ نا من زۆر کەم پەیکەری شخص چاکەکەم زۆر کەم ینی هەمیشە پێ شاعرێکی کورد نووسەرێکی کورد ئەزانیت لە کاری هوەریە اختصاسی هەیە ینی بێت هەبێ بەڕاستێکەی وەکو چۆن لە ئەدەبیاتە هەیە شاعر هەیە بەس شعری غینایی ئەنووسێت شاعر هەیە بەس نازانم ئەوە نیە بێگومان لە کاری هوەری پەیکەرتاشیشە ئەمە هەیە یاخود پەیکەرسازی ئەمە هەیە ینی هەیە بەس ئیشی پۆرترێتەکات هی کەسایەتەکانەکات بەڵام من هەمیشە پێم باشە یا هەوڵەدەم کاری تعبیری ئەەکەم ینی زۆر کات زۆربەی کاتەکان کاری تعبیری ئەەکەم چکە پێم وایە لە کاری تعبیریە ئازادی زیاتر هەیە و فکری زیاتر تایە فەلسفەی زیاتر تایە و ئەبێت لە یەک دقیقە هزار تعبیری هەیە بەڵام من کاتێک کە پەیکەرێکی تو ئەەکەم بەس پەیکەری تۆیە بەس ئەبێن ناوی تۆی لێ بنووس بۆیە ینی ئازادی نادەم بە بەرامبەرەکەم کە بیر کاتەوە بۆیە یەک ناوی هەیە یا پەیکەرێکەکەم ناوی زیرەکە بەس زیرەکە و تەواو لێم ئەم ببێژن جار جاران وسا هەیە بێژن هین کەس بێن و تشتێکی بخوازن تایبەت بۆ کڕینێ بە پەرێ خۆیان بەڵێ تشتی وسا هەیە بەڵێ بەس من نیکەم من ئەو کارە ناکەم بەڵێ هونەرمەند هەیە کارەکات بۆ شێوازە نۆرماڵە ئاساییە لە هەموو دنیا ئەو حاڵەتە هەیە یانیانە مەسەن بێژن پەیکەرێک دخوازم پەیکەرێکی ئەم بێژن باوێمە نە پەیکەر بێژن پۆترێک بە پەرێ خۆز دخوازم چێ بکەم بڵێ یعنی ئەو پرۆبلەم کودەی چی پرۆبلەم یان ئەگەر مەسەن بازار بکەن بێژە ئەو قاس بەس من نیکەم من نیکەم مەسەن هەنە ئێ کوتێن بەڵێ بەڵێ شتات خوازن مەبستان بەڵێ هونەرمەند هەیە ئەوە کارەکات ئەچی بۆ لای و ئەڵێ پەیکەری باوکم بۆ بکە پەیکەری خۆم بکە پەیکەری شاعرێکم بۆ بکە بۆ تەکات و مەسەلا فرۆتن چاوایی مەسەن پێشنگا چێ دەبێن دەرچێ دەبێن زۆر کەمە زۆر خراپە لەبەرەوەی کە بەداخەوەی ئەمە کەڵتوری هوەریمان زۆر دەوڵەمەند نییە هەر وڵاتێکەوە هەر کۆمەلگایەک هەر ملەتێک کەڵتوری هوەری و ئەدەبی پڕ نەبێت دەوڵەمەند نەبێت تابلۆکەی پارە ناکات ژبیلی کڕینێ مەسەن تەماشەوان و کەسێن میێوان و دێ سەردانە پێشەنگا ئەو چۆن سەردان زۆر باشە بەس هەر دیسان کڕین نییە کڕین زۆر کەمە زۆر کەمە ئەچێت تابلۆیەکی سینی ئەکڕێت تابلۆیەکی تورکی ئەکڕێت کە توجاریە تەبعە بە $1000 بەڵام نایەت تابلۆیەکی کورد بکڕێ بە $100 کە تەنها یەک دانەیە ئەو 1000 دانە هەیە نۆرمال کۆپیە و تاو بەداخەوە لێ بە هەر حال زیرەک پرکێف خۆش بووم زۆر سپاس بێگومان من باش حاڵ بووم تەجروبە باش بوو دیمەنجی هەبوو لێرە و هەر تەماشەوانجی ئێمە هەرمە قسەت کراوانجی تەماشات کرستە مجی ڕاستی جارجارە متخۆست تەماشا بکەم لێ دەرفەت نەبوو ڕاست هەر پێویست بووم هەر تالتە تەماشا بکەم کاتی قسەی زۆر خۆشحاڵ بە هەر حال پڕ خۆش بوو بێگومان بۆ منش تەجروبە ئینسانە و تایبەتیژی مەسەلا پێکەر و ئەوەی دیکەژی مەسەلا کۆبانێژی بۆم باڵکێش بۆ ڕاستی هەر مێچعب لە ڕێ بن تاکو بێگومان ئەم باڵاوێ ببینن خۆشم هەر چاوەڕێم ئەمێ زوو بی ئینشاءالله بە هەر حال بناوێتە و بناوێ خۆمی خاطرێکی پڕگەرم ژی بینەر و تەماشەوانێن خۆشی بخوازن پەیکەرتاشێ کورد زیرەک میرە و ناوێ مژی ئەحمەدی حوسێنیە ژی سلێمانیە سپاسیەن پڕگەرم بخاترێوە 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 دشەوا هجرانێدە من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato